ئازادیەک بە نرخی مردن و سووتان. هیچ معنای نییە و قیمەتی نییە ئەگەر خەڵکی هەولێر ئازاد نەبن. ئەسرێکتان بۆ چییە؟ ئەگەر کەس نەتوانێت قسە بکات لە ترسی ئەوەی زمانی ئەبڕێت. ئەوەریان دەکرد کە گوایە لە هەولێر هیچ ئازادیەک بوونی نییە و کەس ناوێرێت ڕخنەیەکیش بکرێت، بەڵام ڕخۆیان بەکردەوە و بە ناشرینترین شێوە سەلماندیان کێ سەرکوتگەری ئازادیە، کێ ڕێگرە لەوەی دەنگی ڕخنەیەک هەبێت و ئەمەش دوای نمونەی بەرهەمی ئازادیەکەیە، ئازادیەک بە نرخی کوشتن و سووتاندن. تێگەیشتن لەمانەی دەستەواژەکان بۆ کەسانێک کە خۆیان بە سەرۆک ناو دەبەن نابێت هێندە قورس و ئەستەم بێت. گرنگتر لەوە پێویستە جێبەجێکردنی ئەرکەکانیشیان بۆ ئازادیەکان بە باشترین شێوە بێت. بەڵام بافڵ تاڵەبانی هێشتاش لەوە تێنەگەیشتووە کە مانای ئازادی کوشتن، سووتاندن، دەستگیرکردن و ترساندن و هێرشکردنە سەر ئۆپۆزیسیۆن نییە و بەم شێوەیەش ئازادی دروست نابێت. ئیدی بۆ باسکردنی تێنەگەیشتن لە ئازادی پێویست بە زیاتر باسکردن ناکات. تەرمەسوتاوەکەی ڕێکار عەبدوڕەزاق کە لە هێرشەکەی لالەزاردا شەهید بوو ئەمڕۆ ڕادستی بنەماڵەکەی کرایەوە، سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە تاوەکو ئێستا ئازادی لای بەناو سەرۆکەکان مانایەکی نییە و لە چوارچێوەی قسەیەکیش تێناپەڕێت.